چیرۆکی وابەستەبوونی بەڕێستان بە زانستی دەروونزانی کەی و چۆن دەستی پێکرد؟ ئایا بەڕێکەوت چوویتە نێو ئەم بوارە یانش هەڵبژاردە ویستی خۆت بوو؟ ئێمە لە کۆمەڵگایەکی پڕ لە کێشە و گیر و گرفت لەدایک بووین، پڕ لە شەڕ و نەهامەتی و ئەو شتانە بوو. ئەو شتانی کە بەسەرماندا دەهات لە ڕووی دەروونیەوە نەمان دەزانی پێناسەی بکەین، نەمان دەزانی گزارش بکەین. ئەو کاتە زانستی دەروونی ئەوەندە بە ئێمە نەگەیشتە بوو. ئەمن کاتێک کە ساڵی 1970 ئەوەم تەواو کرد، پۆلی شەشی ئامادەیم تەواو کرد. یەک لە فۆرمەکان زۆر جارەیە حەزم لە بەشی ئینگلیزی بوو، چکە ئەو کاتە ئاشنایەتیمان لەگەڵ ئینگلیزی زۆر باش بوو. بەڵام ئێتر لە کاتی فۆرم پڕکردنەوەکە و بەڕێکەوت کەتمە ئەو بەشە، ناوم دەرچوو لەو بەشە، خەڵک نەیدەزانی بەشی دەروون ناسی و ئەو شتانە چۆنە. زۆر لە خزمەکان و نزیکترین کەسی من ئەیوت ئەو بەشت بۆ هەڵبژار، تۆ دەبێت دوایی ئەو کاتە پیانەگوت شەماعیە، تۆ دەبێت لە شەماعیە ئیش بکەیت و ببیتە مۆزەف و شتانە. ئەوم زۆر لا ناخۆش بوو. بەڵام ئەو کاتێک کە چووم ئێستاش ئەو شتە هەیە بە سوودفەت و دەچێ بەشێک لەوانێ ئەو بەشە ژیانت زۆر بگۆڕێت، زۆر خۆش بی لە بۆ سەرکەوتوبی لە بوارە، بەس هەندێک جا قسەی خەڵکیش لێت ناگەڕێت. بە تاکید جا و خەڵکانێک کاوێت کە لەباتی هانم بدەن و تەژجیع و شتوان بکەن، ئەیتر من لە شارێکی تر وەرگیرم. ئەو کاتە ئەوهیان پێوتم بە زۆر بە دڵشکاوی و بە ئازی چوومە ئەو شوێنە. ئەیدی کە کەتمە ناو بابەتەکە و کەتمە ناو بوارەکە زۆرم خۆشویست، هەستم کرد خۆم لەوێ ئەدۆزمەوە، هەستم کرد ئەتوانم لەوێەوە خزمەت بکەم. هەموو مرۆڤێک لە بنچینەدا وزەیەکی ئەرێنی هەیە، ئەمزە ئەرێنیە پێویستی بەوەی کە تۆ دەری ببڕی بۆ گۆڕینی خۆتی یەکەمین جار، چکە هەر مرۆڤێک ئەگەر خۆی نەگۆڕێ پێناسەی خۆی نەکاو لە خۆی تێنەگا ناتوانێت لە کەسی بەرامبەرەکەیوە لەو بەشە خۆم دۆزیەوە. بەڕاستی خۆم لێون بوو لەم بەشەی دەروونناسیە خۆم دۆزیەوە، زانی من چێم، پێناسەی من چییە، هەستەکان و نەستەکانم چین، بیر لە چ دەکەمەوە. ئیتر خەونەکان کوێی ڕاستیە خەونەکانی من، هەموو ئەو شتانە وای کرد کە من ببم بە کەسێکی تر. کەواتە ژیانی من پێش دەروونناسی و دوای دەروونناسی دوو کەسی زۆر لێکتر جیاوازن. ئەوەی پێشتر کەسێکی شەرمنی بێدەنگی هادێ کە تێکەڵاو نەدەبووم، ئەتر زۆر کەس هەبوو بەمنی دەوت هەر قسە بکە بەوەی هەوای ناو دەمت بگۆڕێ. دوای کە چوومە ناو ئەو بەشە بەڕاستی ئەم بەشە وای لێکردم. ئیتر لەوانەیە مامۆستایەکان بن، لەوانەیە ئەو کەسانی کە لەگەڵم لە بەشەکە بوونیان خودی ئەو بابەتانێک کە دەمان خوێن هەرسێک فاکتەر بوون کۆ مرۆڤێکی دروستکە. جا من گەیشتمە و قەنەعەتەی هەموو زانستێک مرۆڤێک دروست دەکا کە تۆ بتوانین لەو بوارە خزمەتکەی. من گەیشتمە و قەنەعەتە تۆ لە هەتا پۆلی شەشی ئامادەی دوازەی بنەڕەتی تۆ هیچ اختصاسێکە نییە، ئامادەیەکە نییە کە دەچی لەو 4 ساڵە لە کۆلیجێک وەرەگری ناسنامەیەک وەردەگری، تایبەتمەندیەک وەردەگری، خصوصیاتێک وەردەگری. ئەمە خاڵێکی زۆر سەرچێکە ئێمە بیری لەکەین و چۆن خۆت دەدۆزیەوە لەو باشە. نەتوانی جێکپەنجەی خۆت دانی لەو شوێنێک کە لێت خوێندووە و کاریگەریتە بی لەسەر خۆت و خۆت بگۆڕیوە بێگومان کاریگەریتە بی لەسەر قسەی پرۆفسۆرێکی ئەو کاتەم هەر لە بیرە هەزار ڕەحمەتی لێ مردووە، ناوی محەممەد یاسین وهەی بوو. وتی ئێوە چاوەڕی پارچە وەڕقەیەکم مەکەن، وتی ئەلێرە خۆتان بدۆزنەوە، بزانن ئێوە چێن، بە کەلکی چی دێن، چۆن دەتوانن خزمەت بکەن. ئەگەر خزمەتی خۆت نەکەی، ئەگەر خۆت نەگۆڕی، ئەگەر خۆت نەبیتە خاوەن بڕیار، ناتوانانی کەسی بەرامبەرشت گۆڕی، ئەگەر نزیکترین کەسیشت بێ کە هاوسەرتە. جا ئەو قسانە بەڕاستی ئەلەوێت دەروونزانی شتێکی زۆر خۆش بوو. وای لێکردن ئێمە ببین بە کەسێکی کۆمەڵایەتی، کەسێکی ئەکتیڤ بیر بکەینەوە. باشە مامۆستا با هەر تەواوکەری ئەو پرسیارە لێ بکەم. هەمومان دەزانین هەر کارێک کە بکەی ئەزیەتباری و قورسی خۆی هەیە. باشە بەڕەچاوکردنی هیلاکی ئێستات ئەگەر کات بگەڕێتەوە بۆ سەرەتا هەمان بەش هەڵدەبژێریەوە و دەچیەوە هەمان بوار
بەتاکیت ئێستا لەو تەمەنەی ئێستامان ئەگەر زەمن بگەڕێتەوە دواوە هەمان شت هەڵدەبژێرنەوە ئەو شتێکی تریش هەبوو ئێمە ئەزیەتی زۆرمان بینی لەو بەشە ئەزیەتی زۆرمان بینی کە چوین ئێمە عەربیمان نەدەزانی دراسی ئێمە کوردی بوو کە چوین ئەوێ تۆ هەموو دەوروبەرەکەت بە عەربیە کۆمەلگایەکی تازەیە کەسی لێ ناناسی ئەوانەی دێن تازە وردە وردە دەیان ناسی ئیتر ئەو دراسی دەروون ناسیش وەکو دەستەواژەی پزیشکی دەستەواژەی و چەمچی تایبەت بە خۆی هەبوو وەکو ئەوانەی تر نەبوو تۆ دەبا هەم دوو دراسە بکەیت هەم دراسی زمانەکە بکەیت فێری زمانەکە بێ هەم فێری زانستەکە سەرای ئەو هەموو قورسەی کە چوینە ئەوێ و نەبوونی و دووری لە کەس و کار و یەکەم جار کە دوورکەوتینەوە لە ژینگەی ماڵێ ئێستا تێدەگەم کاتێک کە منداڵێک کەسێک دوور دەکەوێتەوە لە ژینگەی ماڵێ چی کاریگەرێکی لەسەری هەیە ئێمەش کە ئەو کاتە دوورکەوتینەوە بەو هەموو ئەزیەت ئێستا بگەڕێمە دواوە هەمان بەش هەڵدەبژێرم و لە پۆلی یەکیشدا دەنیشم و بەردەوام